ماوەی چەند ڕۆژێکە بەهۆی پەلامارەکانی تێرۆریستانی داعش نائارامیەک لە ناوچە دابڕێنراوەکان بە تایبەت ئەو شوێنانەی کەوتونەتە ناوچەی بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و سوپای عێراق دروست بووە بە مەبەستی کۆتایهێنان بە مەترسیەکانی تێرۆریستان و ڕێگریکردن لە جمو جۆڵەکانیان. ئۆپراسیۆنی هاوبەشی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ سوپای عێراق لە میحوەری یەکی گەرمەسێر و دووی قەرەتەپە بەڕێوە چوو. سەبارەت بۆ ئۆپراسیۆنە هاوبەشە وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاند لە هەردوو میحوەری یەکی گەرمەسێر و دووی قەرەتەپە هێزەکانی پێشمەرگە بە هەماهەنگی لەگەڵ فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان بە مەبەستی دوورخستنەوەی مەترسیەکانی تێرۆریستانی داعش و لە ناوبردنی مۆڵگەکانی تێرۆریستان ئۆپراسیۆنێکی کێوماڵکردنیان لەو ناوچانەدا کردووە کە دەکەونە ناوچەی بایەخپێدراوی ئەمنی هاوبەش لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق. بە پێڕاگەیەنراوەکەی وەزارەتی پێشمەرگە ئەنجامی ئۆپراسیۆنەکە کێوماڵکردنی ناوچەی دیاریکراو بوو بە گشتی تێکدانی ژمارەی زۆر مۆڵگە و شوێنی تێرۆریستان هەروەها بەشێک لە هێزەکان لە سنووری میحوەری دووی قەرەتەپە جێگیر کراون بۆ ئەوەی کۆتایی بە جموجۆڵەکانی تێرۆریستان بهێنرێت. وەزارەتی پێشمەرگە لە ڕاگەیەنراوێکی تردا ئاماژەی بۆ ئەو کردووە مستەفا کازمی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق و وەفدێکی پلە باڵای سەربازی سەردانی محوەری مەخمور گوێریان کردووە و لەگەڵ وەزیرانی پێشمەرگە و ناوخۆی هەرێم کۆبوونەتەوە. جەخت لەوە کراوەتەوە پتەوکردنی زیاتری ئاسی هەماهەنگیەکانی نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگە لەو ناوچانەدایە کە ڕوبەڕووبوونەوەی تێرۆریستانی تێدایە. فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقیش دووپاتی کردوتەوە هاوکارێکی باشی نزیکبوونەوەی زیاتری هێزەکان دەبێت و ئامانجیانە ڕەگی تێرۆر و تێرۆریستانی داعش بە تەواوی دەربهێنرێن. مستەفا کازمی ئاماژەی بۆ ئەوەش کردووە بە تێرۆریستان ڕادەگەێنن خەیاڵ نەکەن جارێکی تر بگەڕێنەوە و لەسەر دەستی هێزە ئازاکان لە سوپای عێراق و پێشمەرگە و هێزە ئەمنیەکان تێرۆریستان تێک دەشکێن و یەک بە یەک لە ناویان دەبن. لە گوندی لێهێبیانیش فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیاند خوێنی عێراقیەکان بە کورد و عەرەب و تورکمان و تەواوی نەتەوە و پێکاتەکان هەرزان نییە و لەگەڵ هێزە ئازاکان لە سوپای عێراق و پێشمەرگە تێرۆریستان تێک دەشکێننەوە.